This is my opinion piece about Facebook advertisements and how they shouldn't be policing themselves. So Facebook said today چەند گۆڕانکاریەک لە بەرنامەکانی فەیسبووکدا ئەنجام دەدەین بە تایبەت لە بواری نمایشکردنی ڕیکلامە سیاسیەکانەوە هاوکات لە ڕێگەی ئەو بەرنامانەوە کار دەکەین بۆ ئەوەی خودی بەکارهێنەرانی فەیسبووک کۆنتڕۆڵی دۆخەکە بکەن و هەر ڕیکلامێک کە لەگەڵ بۆچوونەکانی ئەواندا ناگونجێت ئەو ڕیکلامە بلۆک بکەن بۆ ئەوەی جارێکی تر نێتەوە سەر پەیجەکانیان. سەبارەت بە سیاسەت و ڕێسا و یاساکانی فەیسبووک لەبارەی هەواڵی چاواشەکار و ناڕاستەوە سیاسەتەکانی فەیسبووک لەو بوارەدا وەک خۆی دەمێنێتەوە. That's why I believe that the future is private. This is the next chapter for our services. What's at stake for people? بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیوەستە بە ئازادی بیرۆڕای تاکە کەسیەوە. هەر بۆیە ئێمە ناتوانین کۆتوبەندی زۆر لەسەر بابەتەکان دابنین. تۆڕە کۆمەڵایەتیەکان نابێت دواتای خۆی لەدەست بدات. دەبێت ڕێگە بدات بە دەربڕینی بیرۆڕا جیاوازەکان. And they're allowing those politicians to target people in secret.